قسە و باسەکەین لەسەر نوێترین ڤیدیۆ کلیپی کاک ئاری ئازاد کە ئەمە یەکەمین بەرهەمی کلیپێتی تا ئێستا ئەنجامی دابێت و وا بەڕێزیانم ئێوارەیە لە سەدۆی کورسات مەگەزین وەڵامی میوانی ئێمە و وەڵامی گفتوگۆ و پرسیارەکانمان دەداتەوە. سڵاو لێ بێ کاگاری بەخێر بێ سەرچاو. سپاس بۆ کورسات. خۆشحاڵم کە بۆ دووەمین جارێک میوانی. بەڵێ بەخێر بێ سەرچاو. زۆر سپاس. بێگومانێ ما قسە و باسەکەین لەسەر بەرهەمەکە بەڵام پێم خۆشە سەرەتا بەرهەمەکە ببینین دواتریش دەگەڕێینەوە. فەرموو. لەبەر تافگەی خوڕی چاوتە لەبەر تافگەی خوڕی چاوتە دەروونم هەڵ ئەخەم ئەمڕۆ دەروونم هەڵ ئەخەم ئەمڕۆ دەبا بڕژێ نیگای جوانێ دەبا بڕژێ نیگای جوانێ نیگارت نوش ئەکەم ئەمڕۆ نیگارت نوش ئەکەم ئەمڕۆ لەناو باخی قژی خاوە وشەم لاوێک ئەڵێ بۆڕۆ لەسەر ئاوازی ئەو هەستم دەسەمدایە قەڵەم ئەمڕۆ گڵۆ پیشاو نمی حرفم لە تاڵی دەستەکان خۆش بێ کاگاری با سەرەتا لە ناوی کلیپەکەەوە دەست پێ بکەین ناوی هەستێک بۆچی ئەم ناوت بۆ هەڵبژاردن ئەم گۆرانیە یەکێک لە گۆرانیەکانی هونەرمەند ئەننا کەریم خۆی توێتی لە ساینەوە دەکان ئاوازی خۆیەتی ئاواز هونەرمەند ئەننا کەریم شاعری نەمەر حەسیب قەرەداخیە موزیکەشی لەلایەن هێمن حسەنەوە ئامادە کراوە لە ستۆدیۆی پێشوا موزیک لەلایەن زانە عەبدوڵڵاهیەوە کاری ریکۆرد و میکس و ماسترینگی بۆ کراوە بە هاوکاری ژەنیارەکان وەکو بڵێن مامۆستا و عەزیز توانە خورشید کاروانی نەی ڕەوەند کەمال دانا محیدین ئەمانە موسیقاران مکەلەم بەرهەمێ بەشدارن کلیپەکەشی بە سپۆنسەری کەناڵی خارج لەلایەن کاک یوسفی حاجی یونوسەوە ئەنجام درراوە. زۆر باش ئاگادارم کە ئەمە یەکەمین بەرهەمی تۆیە بەڵام ماوەی چەند ساڵە گۆرانی ئەڵێیت؟ من یەکەم ئەمە دەست پێکمە ئەم گۆرانی دەستپێکی منە بۆ ناو هونەری کوردی بەڵام دوورا و دوور من لەگەڵ هونەرا ژیاوم بەومانایە نییە کە من ئێستا دەستم پێ کردو بەڵام دوورا دوور لەگەڵ هونەرا ژیاوم هەمیشە کاتێکە ژۆم لە گۆرانی گوتۆک و ژێگرێکی ئاسایی نەبووە حتمما ئەو گۆرانی بێژانە یاخود ئەو هونەرێکە خولیای من بووە یاخود ئەوانەی کە خوازاری دڵی من بوون خوازاری هەستی من بوون وەک چێژێک هەروەکو چێژێک جۆم نەگرتوون بەڵکو وەکو ئەوەی کە سوودیان لە وەربگرم هەندێک لە گۆرانی بێژانە بڵێن گۆرانی بێژن نەبرەکان زۆر ئەو لە گۆرانی بێژانێک کە وەکو گوتم خوازای دڵی من بوون بۆ وەکو مەدرسەیەک بوون بۆ من بەڕاستی ناڕاستە خۆ من سوودم لەوەرگرتوون ئەمەیە کە من بۆ هۆی ئەوەی کە بتوانم بەرهەمێکی بەم زۆرە سەرەت بەم دەست پێکە دەست پێ بکەم بۆ خۆت زیاتر کاریگەری کام هونەرمەندت لەسەرە؟ بەخوا من مامۆستا عەدنان کەریمی چێکە لەو گۆرانی بێژانێک کە زۆر کاریگەرم پێی هەر بۆیش کاتێکە حەزم کرد بە دەستپێک بە یەکێک لە گۆرانیەکانی هونەرمەند عەدنان کەریم دەست پێ بکەم. زۆر باشە کاگاری ئەم ڤیدیۆ کلیپەی کە بەرهەمتانەنا ماوەی چەندێک خەریکی بوون تاوەکو ڤیدیۆ کلیپەکەتان بەرهەمێنن؟ بەخوا ئەم کلیپە لە مانجی دووە کراوە کارەکانی تەواو بووە بەڵام کاری وێنەگرتنی تەواو بووە بەڵام کاری مۆنتاژی مابوو
ئێتر هەندێک گوردەکاری تری مابوو بەم ئاخیرانە تەواومان کرد و ئینجا بڕیاری وڵاتکردنەوەمان زۆر باشە. ئەی زیاتر چۆن کار لەسەرەواکەی کە پەرە بەدەنگی خۆت بیت لە کوێ پرۆڤاکەیت ڕۆژانە؟ ڕاستەکەی ئێستا دوای ئەم گۆرانیە ئیتر ئەبێ لەم بەرنامەوەیەکە ئیتر بۆ زیاتر پەرە بەدەنگی خۆم بدەم. ئیتر لێرەش فەرگیەکی وانە کە بتوانی بە تەواوی خزمەی دەنگی خۆت پێ بکەیت. لێردا من بۆ خۆم ئێستا لەسەر ئامێری ئەوت ئەخوێنم ماوەی تقریباً 2 ساڵە هەر بۆ ئەودەکەشمەوە زۆر زیات تەمرین دەنگیشەکەم. زۆر باشە. کەواتە تا چەند گرنگە هونەرمەندان شارەزایان لە یەکێک لە ئامێرە میوزیکیان هەبێت بەدەر لەوەی کە دەنگیان خۆش بێت؟ حتمما زۆر گرنگە لەبەرەوەی من پێش ئەوەی دەست پێ بکەم زوو کارمە سەرەوە کرد کە خۆم فێری ئامێرێکی موزیک بکەم. واتە بەر لەوەی دەست پێکەم من چون بۆ خولی فێربوونی ئامێری عود ئێستاش سەرەتامە ناتوانم بڵێم وڵی وەکو بۆ سوود وەرگرتنی خۆم نەک بڵێم وەکو ئاسپێک سوودی وەربگرم بەڵام بۆ خۆم باشە ئەتوانم بەکاری بێنە بۆ دەنگی خۆم. ئەی ئەو تێکستانەی کە هەڵیانە بژێری بۆی گۆرانیەک بڵیتەوە بۆن حەزەکەی تێکستەکان زیاتر کلاسیک بنیان نوێگەریان پێوە دیار بێت و ئەم سەردەمە ئێستا بن؟ حتمما هۆنداوە زۆر گرنگە بۆ گۆرانی بەتایبەتیش ئەم گۆرانی کە ئێستا بڵین شارەکەی مامۆستا حەسیب قەرەداخیە تێکستێکی زۆر جوانەوە مامۆستا حەسیب قەرەداخیش خاوەن شاکاری شعری زۆر جوانە و مامەڵەکردن لەگەڵ شعری ئەم شاعرانە کەمی قورسە بەتایبەتی لە گۆرانی وتنە ئەم تێکستە بۆ من زۆر قورس بوو واتە ڕەنگە بۆ گوێگریش تا ڕادەیە قورس بێ وەکو شعرێکی بڵین زۆر ناسکە بەڵام وەست و وشەی زۆر قورسی تێدایە کە بۆ وتن زۆر قورسە بەڵام حەزم بۆ شاعیرانەیە و شاعیرانەی کە ئەوانی ئێستاش بەڵام زیاتر حەزم بە شعری کلاسیکە بەڵام پێم وایە لەسەر شعری تازە ئیش بکرێ باشترە چونکە بۆ گوێگریش تا ڕادەیەک باشترە ئەم شعرێکی ئێستاش شعرێکی جوانە حتمما بێگومان وایە. کاک ئاری هاوکاران پێیان خۆشە گویان لە دەنگت بێ بە شێوازێکی لایف ئەگەر بتوانین گۆرانێکمان بۆ بڵێ سپاس دەکەین کۆپلەیەکی کورتیش بێت هەرم گۆرانی خۆم بیانە گۆرانی تر بابەتلی خۆت هەر کامیان بێت گۆرانێکی تر بێ باشترە بەسەر چاو هەر گۆرانێکی هونەرمەند عەدنانکەریمتان پێشکەشەکەم. حاڵی دەردی منی غەمبەر بپرسە ناڵی شەوی گیانی بیمار بپرسە هەموو دێن و لە ئەحواڵم ئەپرسن دڵ و گیانم دەتۆش یەکجار بپرسە هەموو دێن و لە ئەحواڵم ئەپرسن دڵ و گیانم دەتۆش یەکجار بپرسە. دەست خۆش بێت دەنگدار خۆش بێت. کاک ئاری پێم خۆشە پرسیاری ئەوت لێ بکەم ئەگەر بەرهەمی داهاتوو هەڵبژێت حەزەکەی هی هونەرمەندێک بێت یان ئەمەیان تایبەت بێ بەخۆت؟ ڕاستەکەی پێم خۆشە ئێتر دوای ئەم گۆرانیە حەزم لێ ئاوازێکی نوێ کەم بە گۆرانی بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک گۆرانی بێژە نەمرەکان هەن زۆر خۆش بڵێن بۆ من زۆر بڵێن لەگەڵ هەست و ڕوحەتی ناگونجێ هەشە بەڵام ئەو گۆرانیانێک کە نەوتراونەوە یاخود نەوتراونەتەوە زۆر نەبیستراون زیاتر ئەو گۆرانیان نەک ئەوەی کە زۆر گۆرانی فۆلکلۆری ئەمڕۆ زۆر لە گۆرانی بێژان ئەیڵێنەوە من حەزەکەم گۆرانیەکی وە بڵێمەوە لە فۆلکلۆرەکان ئەگەر کەم بیسترابێ بەڵام لەگەڵ ئەوشتا حەزەکەم دووەمین کارم کاریی نوێ بێ و ئاوازێکی نوێ بێت. بەڵێ کەواتە لا کار و بەرنامەتە هەیە بتوانی ئەو گۆرانیانی کە خۆت پێت خۆشن و کلاسیکن جارێکتر بە شێوازێکی نەوە بە ستایلی تایبەت بێگومان هەرموو بەستمە. زۆر باشە دەستەکانت خۆش بێت.